پارچەیەکی بێگیانە و ئەموانی بەخۆیەوە ڕاگرتووە. یەکێکە لەو داهێنانانەی کە گرنگیەکی تایبەتی هەیە لە ١٧٧٥ کاتەکانمان لەگەڵ ئەودا بەسەر دەبین. بە جۆرێک ئالوودەی بووین بە شێوازێکی نوێی جگەرە کێشان ناسراوە. کورسی داهێنانێک لە پێویستتر. خەڵکی لە سەردەمی چاخە نوێیەکاندا زیاتر گرنگیان بە کورسی داوە، بەڵام مێژوەکەی بۆ سەردەمانی کۆنتر دەگەڕێتەوە. بێگومانیش مرۆڤەکان خۆیان کورسیان داهێناوە و دروستیان کردووە، بەڵام لەو کاتەدا زۆر بەکار نەهێنراوە، چونکە کورسیەکان لە تەختە دروست دەکرا. دانیشتن لەسەریان زۆر ئازاربەخش و نائاسوودە دەبوو. لە ماوەی سەدەکانی 18 و 19دا کورسی گرنگێکی زۆری پێدراوە. ئێمای دەسەڵات و دەوڵەمەندی و پێگەی بەرزی بەخشیوە. زیاتر لەلایەن کەسانی خانەدان و شاهانەکانەوە بەکارهێنراوە. چەندین شێوازی جیاوازیشیان لە دروستکردنیدا بەکارهێناوە. بڵاوبوونەوە و بەکارهێنانی کورسی لە ناو کەسانی یاساییدا زیاتر مێژوەکەی بۆ شۆڕشی فەڕەنسا و یاسا چاکسازیەکانی بەریتانیا لە ساڵی 1832 دەگەڕێتەوە. لەو سەردەمەدا شێوازەکانی کارکردن گۆڕانکاری بەسەرداهات. زیاتر گرنگی بەکاری دەستکرد دراوە، بەڵام دواتر جیهان زیاتر بەرەو پێشکەوتن ڕۆشت. شۆڕشی تەکنەلۆژیا هاتەکایەوە، ئەوەش زیاتر هەلی دانیشتنی لە بەردەم ئامێرەکاندا زیاتر کرد و بووە هۆی ئەوەی گرنگیەکی زیاتر بە کورسی بدرێت. لەگەڵ هەموو هەنگاوێکی بەرەو پێشتوونی جیهان ئەرکەکانیش زیاتر دەبوون، گۆڕانکاریان بەسەردا دەهات بە شێوەیەک کە ئەرکەکان وایان لێ هاتبوو زیاتر پێویستی بە دانیشتنی زۆر بوو. بەپێی ئامارەکانی ساڵی 1850 بازدەوە کراوە ئەو کەسانەی کارەکانیان کارگێڕی بووە بەردەوام دانیشتون و ژمارەیان کەمتر بووە لە 44,000 کەس، بەڵام لە دوای 2 دەیە ژمارەی ئەو کەسانە زیاد بووە و گەیشتووەتە 91,000 کەس کە سەرقاڵی کاری کارگێڕی بوون. لە ئێستاشدا چالاکیەکانی وەک یاری کۆمپیوتەر و پەخشکردنی ڕاستەوخۆ لەسەر ئامێرە ئەلیکترۆنیە جۆراجۆرەکان، کارکردن لە کۆمپانیا و دام و دەستگاکان زیاتر پێویستی بە دانیشتن هەیە. ئەوەش گرنگی کورسی زیاتر کردووە. وەوای لێ کردوین کە بەبێ جوڵە لەسەر کورسی دابنیشین، چونکە بچینە هەرکوێ کورسی دەبینین. ڕاستە کە کورسی مێژوێکی دەوڵەمەندی هەیە، بە یەکێک لە باشترین داهێنانەکانی سەرزەوی دادەنرێت و سوودێکی زۆری بەخشیوە، بەڵام لە هەمان کاتدا زیانێکی زۆریشی بە تەندروستیمان گەیاندووە. لە یەکێک لە توێژینەوەکاندا لە بەریتانیا ئاماژە بۆ دراوە کە مرۆڤەکانی سەردەمی نوێ نزیکەی لە ١٧٧ کاتەکانیان بەبێ جوڵەکردن و دانیشتن لەسەر کورسی بەسەر دەبن.